سڵاو فرەژنی کێشەیە یا چارەسەرە بۆ کێشە کۆمەڵایەتیەکان لە ڕووی شەریعەتەوە فرەژنی چییە؟ ئایا سوننەتە یا هەر دەرگایەکی کراوەیە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان پێێتی بینەرمان بن. دیاردەی فرەژنی دیاردەیەکی کۆنی کۆمەڵایەتیە کە بە درێژایی مێژوو هەمڕەهەندی ئابووری هەبووە و هەمڕەهەندی ئاینی. لەگەڵ هاتنی ئاینی ئیسلامیش ئەم دیاردەیە بەیەکجاری بنبڕ نەکرا، بەڵکو لە ڕێگەی دەقی قورئانەوە هەندێک سنوور و مەرجی بۆ دیاری کرا کە دیارترینیان چەمکی دادپەروەریە. لەم سۆنگەیەوە هەندێک لە توێژەرانی شەریعەت و هزری ئیسلامی لە ڕاستیدا فرەژنی بەمانای ئێستا بە کەمکردنەوەی زۆری و بێسنووری ژن دەبینن، هەر بۆیە پێیان وایە بە پێی قیاس دەتوانین لە چواریشەوە بەرەو یەک هاوسەری ڕاوەی قورئان بکەین ئەگەر ڕۆحی ئاین و چاکەخوازی و فەزیلەت وەربگرین. لە بەرامبەردا لایەنگرانی فرەژنی پێیان وایە ئەم دیاردەیە باشترە لە دیاردەی گێڵفرێند و خەلیلە و دۆست و خۆشەویست لە دەرەوەی سنووری هاوسەرێتی کە ئێستا لە کۆمەلگا پێشکەوتوەکاندا پەیڕەوی لێ دەکرێت. چالاکانی بواری مافەکانی ژنان دژی هەردوو ئاراستەکەن و پیان وایە هەردووکیان بەکارهێنانی ئافرەتە لە ناو پەیوەندی هێزی پیا و بێدەسەڵاتی ژندا، چونکە پیا و دەسەڵاتدار و خاوەن ئیرادەی یەکەمە لە ناو کۆمەلگا پیا و سالار و پارە سالارەکاندا. بە درێژایی مێژوو ژن لە ناو ئاینەکان و کۆمەڵگەکاندا بەگشتی بواری مشتومڕ نەبووە، بەڵکو هەمیشە وەک پلەدوویەک سیر کراوە. تەنانەت پیاو هەبووە چەندان و سەدان ژنی هەبووە لەگەڵ کەنیزەکە. زۆربەی ئەمانش لە بواری ئابووریدا بەکار هاتوون. بەڵام ئایا فرەژنی لەم سەردەمەدا دەتوانرێت هەروە بە ئاسانی بەڕێوە بکرێت لە ناو ئەم کۆمەڵگە ئاڵۆزانە و ئابووریەکی ئاڵۆستر و ژیانێکی ئاڵۆستر کە پەروەردەکردنی تەنها یەک مناڵ ئەرکێک و عەزابێکی زۆری ئەوێ؟ ئایا دەکرێت لەم سەردەمەدا وەک سەردەمەکانی پێشوو باس لە فرەژنی بکەین پیاو بۆی هەبێ 3 و 4 ژن بێنێت یاخود نا؟ پرسی فرەژنی بۆتە پرسێک لە نێوان کێشە و چارەسەردا. زۆر کەس بە چارەسەری ئەزانن بۆ کێشە کۆمەڵایەتەکان، زۆر کەسیش وا سێرەکەن کە خۆی ئەسڵەن کێشەیە و ئیهانەیە بەژن. پێت وایە ئەو قسەی ڕاست بێ؟ لە ڕاستیدا مامۆستا سۆران چەند مرۆڤ هەیە لە جیهاندا ئەوە نەش فکری جیاوازەیە. تەنانەت دوو مسلمان فکریان لە یەکتری جیاوازە، دوو مەسیحی و لەسەر ئاستی حزب، دوو یەکێتی، دوو پارتی، دوو برا، دوو خوشک، ئەمە بۆ کۆی مەسەلەکان جگە لە فرەژنیش. بۆیە ئەکرێ من دوو وەڵامت بمەوە، ئەگەر وەک خۆم وەڵامت بمەوە جیاواز وەڵام تێمەوە، ئەگەر وەکو ئەوانش کە ئەنجامی ئەدەن جیاواز وەڵام تێمەوە. عادەتەن مرۆڤ کە شتێک ئەنجام ئەیا بە چارەسەری ئەزانێ، بە کێشەی نازانێ. مرۆڤ کە شتێ بە کێشە بزانێ ئەنجامی نادا. بەڵام ئەگەر من وەکو خۆم وەڵامت بمەوە، وەکو فکری وەکو شخصێک وەکو تاک وەڵامت بمەوە بە کێشەی ئەزانم. لەبەرەوەی من لێرە تەنها حەزی پیاوێک نابینم، تەنها ژنێک نابینم، لێرە باوکایەتیە بینم، شعوری ئینسانە بینم، مناڵە بینم، پەروەردەی خێزان و کۆمەلگا ئەبینم. بەڵام ئەگەر وەکو پیاوێک کامە ئەنجامەیە هەڵبەت بە چارەسەر ێزانێ بۆ ئەو ویستانی کە خۆی هەیەی. بۆ نمونە کاتێک گرفتێکی سۆزداری یا جنسی لەگەڵ خێزانەکەی هەیە، ئەم پەناباتە بەر ژنێکی تر بە چارەسەری ئەزانێ. کێشەیەکی گەورەیە بە نیسبەت بڵێن پرۆسەکە خۆی، بەڵام بە نیسبەت ئەو پیاوە چارەسەرە. یعنی ئەو پێی ئاسوودەیە فکری بە شێوەیە کە پێی وایە ئەگەر ژنێکی تر بێنێ کۆی کێشەکانی حل بووە. وە لێرەشدا بێ شتێ بزانین فرەژنی هەموو کات بە زەبر و زۆر ڕوویناوە. کۆمەڵێک ژنمان هەیە هەر خودی ژن خۆی لەگەڵیەتی، کۆمەڵێکیشمان هەیە دژێتی. ئێمە لە کۆمەلگایەکین ئایندارین، ینی کە لە کۆمەلگایە کابووی ئایندار بوو خۆت ئەزانی فرەژنی ئاماژەی پێکراوە لە ئاینە، ئیتر مەرجەکەی چۆنە و چی خەڵگووی لەمە نییە، ئەڵێ فرەژنی لە ئایندا ڕێگە پێدراوە. نایە لێ بکۆڵێتەوە چەند مەرجی هەیە و بنەماکانی چەند کاتێ بۆمان هەیە، ئەو تەنها ئەوەی لەبەرە کە چەند ژنی بۆ حەڵال لە ئاینە تا ئەمە تێئەگەێنی زۆری ئەوێ. باشە ئێستا با بڵێن لە کۆمەڵگەی کوردەواریدا بەڕێز لەوانی هەندێک ڕێژۆشتت لاوێ ئەمە بۆتە کێشەیە بۆتە چارەسەر لای خەڵکیانی بە تایبەتی کە کۆمەڵگەی کوردەواری بەعزێ لە وشیاری هەیە لەم بارەوە. خۆمان ئەزانین کە ئاستی
وشیاری ژنەکان هەمویان یەک شێوە نین و بژێوی ژیانیان هەمویان وەکو یەک نییە بۆیە ئەکرێ بۆ ژنێک چارەسەر بێ بۆ ژنێکی دیکە کێشە بێ ئەنی ئێستا من بڵێم چارەسەرە بۆ هەمووی و کێشەیە بۆ هەمووی لێرە منەکەمە هەڵە چکە من لە کۆمەلگایەکانیم حکوومەتێکم هەبێ ماف و بڵێ ئەرکی هەموو کەسی دیاری کرد بێ حکوومەتێکم نییە چاودێری ژن بکە حکوومەتێکم نییە بژێوی ژیانی ژنێک دابین کە کەم ناڵی بەسەر ئەکەوێ بۆیە ئەکرێ بۆ ژنێک کە هەر ئەو نە ئەزانێ مافەکەی ئەوەیە مەکسیەکی هەبێ نان خواردنێکی هەبێ خانوویەکی هەبێ تێیدا بژی ماف تەنها بەمە تێگەشتووە بۆ ژنێکی لەم شێوە چارەسەرە بەڵام لە کۆمەلگایەکی ئاوادا بە چارەسەر بینراوە بەڵام لە کۆمەلگایەکە ئەگەر بین مرۆڤەکان هەمویان ئەرک و مافیان وەکو یەک بێ بژێوی ژیانیان هەبێ حکوومەت سەرپەرشتیان بکە هیچ شتێ ئەمە قبول ناکە یعنی بەم قسەی بەڕێزت بێت ژنەکە عەبدایەتی قبوڵە لەبەر ئەوەی بژی عەبدایەتی قبوڵە لەبەرەوەی بژی وە واش فێر کراوە کە ئەمە هی ئەوە ئەرکی ئەوە بەم شێوەیە ئاسایی وەریگرێ بڕوا بکە لەسەر دەرونی هەموو شتێکاوە قورس ناکەوێ ئێمە ماوەیەکی زۆر ئەڵێن ئەم ژنە ناچارە ئێمە بینیومانە ژن هەبووە مێردی هەبوو ماڵ و حاڵی خۆی هەبوو ژنێ نەبووە لەسەر جادە بێ و نانی نەبێ وازی لە مێردی خۆی هێناوە شوکرۆ بە کەسێکی تر یعنی ئەمەوە نییە کە هەر ژنێ کەیتر ناچارە فرەژنیەکە ئەمە بەستم ژنی یەکەمە ژنی یەکەمیش ئەکرێ بەشێک هۆکاری زۆرە ئەکرێ بەشێکیان لەبەر ئەوە بێ کە کۆمەڵێ مناڵی لەم پیاوە هەیە وەژن کە عەتفوسۆزی لەگەڵ پیاوەکانەمە ئەوەنە بۆی گرنگ نییە چی ڕوئەدا زۆر جار لە کۆڵ خۆی ئەکاتەوە یعنی لە خۆشەویستی نییە بۆیە لێرەوە مێ بۆ پیاوانە بڵێم کە سنگ دەرەپەڕێنن لە کۆمەلگا و گوایاڵەن ژنەکانمان ژنی چاکە و ئێمەی خۆشەوە و ژنی بۆ هێناینەتەوە ئەمێ ئەویان پێ بڵێم کە بەڕاستی ئەم ژنانە لە کۆڵتانەکەنەوە ئەم ژنانە لە خۆشەویستی نییە تۆ هیچ گرنگێک و لە ژیانی ئەوانەما واقعیتر قسە بکەین لە ڕووی با بڵێن عاتیفی و جنسی و کۆمەڵێ شتت ژنی ئێمە بەگشتی نازان ئەو شتانە چێ بەتایبەتی ژن بڵێن لە کۆمەڵگە شعبیەکانە لە گەڕەکە شعبیەکانە ئەوانەی پەروەردەیەکی سەقەت دراون ئەسڵەن زۆریان جنس بە عیبەیە کەزانن ئەی پیاو چی بکە لەو حاڵەتیان بڵێ منیش ئەوە من هەنێژن تەنها مەکسێکی بۆ بکەیت و ناخواردنی هەبێ وازانە ئەمە هەموو شتێکە بۆ ئەو بۆیە لەم کاتا پیاویش بڕابکە لەم کۆمەلگا گوناحە بە جۆرێک لە جۆرەکان مافی پیاویش پێشێل کراوە من دڵنیام ئەگەر ئەم پیاوە سوور بزانێ دوای خۆی کە ژنێنێتەوە ئەم ژنەی بە دڵنیە ژنەکەی ناکەوێتە سەرجادە بە جۆرێک لە جۆرەکان شوێن و ڕێ هەیە و ژنەکە خۆی کەسایەتێکی وای هەیە کە خۆی بژێنێ بڕوا ناکەم بە زۆر دەست بگرێ بەسەریە دوجار کاتی ئەم ژنشی بە دڵنیە ژنێکی تر ئەهێنێ بەشێک لە بەزەیی ماوە بۆ ئەم ژنەی کە ناچارە نەیخاتە سەرجادە و ژنەکە خۆشی ئەوەی قبوڵە بەس ناسکخان بە بڵین لە واقعە هەمی هەر مەسەلە ئەوە نییە پیاو هەیە سیانە هێنێ چوار هێنێ یەژێک تەلاقەیە دانەی تر تازە ئاکاتەوە عیلاقەی چییە بۆی کە ژن تێری ناکایە ینی خۆی ئەگەر بەڕاستی قسە بکەین هەموو پیا ڕەنگە حەسکا دەژنی هەبێ بەڵام پیاو هەیە ئاگایی زۆرە تێئگا کە پیاوەتی ئەو تەنها بریتی نیە لە حەزەکانی باوکایەتی هەیە ویژدانی هەیە تێگا ئەم ژنەش هەست و سۆزی هەیە ناکری هەست و سۆزەکانی بەشکە پیاو باوەڕ ناکەم پیاو حەز بکات دەژنی هەبێ بەشێکی ئازاین ئێمە هەمیشە کە قساکەین لەسەر زۆری نەقساکەین پیاوێک قسە ناکەم کە وەعی هەیە کە ئاگایی هەیە کە ویژدانی هەیە پیاوێک کە تێگا ئەوشیی لە ژن زیاتر نییە چۆن ئەم نەقسی هەیە ئەو پیاوانی کاڵێن نەقسمان هەیە دڵنیا بەیانم شتە دوولایەنەیە بەرامبەرەکەشی نەقسی هەیە ئەخر بەگشتی ئەفرەتی ئەمە هەر نازانێت ئەو مەسەلانە وانە ئەزانی چی هۆکارەکە پیاوێکە خۆشەویستی ببەخشێ پیاوێکە ڕێزی ژنەکەی بگرێ کاپڕی کا لە سۆز و خۆشەویستی ئەم ژنە بەم شێوە نابێ بەڵام ژنێک کە تۆ هەر بە زەعیفەی بزانی بیچەوسێنیتەوە بە خزمەتکاری بزانی هەڵبەت ئەویش هیچ ئامۆژگارێکی نەکراوە لە تەمەنی هەرزەکاری هەروە ئەبێ پێش ئەوەی شوو بکە لە ماڵە باوکیاوای لێکراوە هەڵبەت هەم بە پەروەردە کە تۆ ناقسڵ عەقلی کە تۆ بۆ دروستکرای کە مناڵی بێت و بەڵێ خۆی تەنها پیاوەکی تاوانبارێک ینی لە ماڵە باوکە ئەوە دروست نەبووە بۆ ئێمە مرد تاوانبارکەین بەڕاستی مێردیش قوربانیە مێردیش قوربان هەمووی ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی هەڵا خێزانی هەڵا هەتا بڵێن پرۆسی خوێندن لە پرۆسی خوێندنە حەقە هەندێشت باس کرێ وەکو خێزانەکەی دواکەوتۆ با ڕێگایەکی ترە بێ ئەم ژنە فێری ئەرک و ماف و هەستەکانی خۆی ببێ هەموو شتێک تۆ هیت سەرزەنش شتێکەکەی بە زەعیفێ ئەزانی بە پلە دووی ئەزانی دوجار ئەم ژنەشە بێتە بارێکی قورس لە ژیانی پیاوێکی ترە وێ پیاویش قوربانیە لەم کۆمەلگا بەڕای تۆ چارەسەر چی فرەژنی کێشەیە چارەسەرە چی ینی من لەگەڵ وشیاریدام
وشیارکردنەوەی خەڵک خۆی کە مرۆڤت وشیار کردەوە ئەگەر هەزار یاساڕی پێ بدە و پشگیری بکرێ ئەم کەسە فرەژنی ئەنجام نادا نە پیاوەکە فرەژنی ئەوێ و نە ژنەکەش بەڕاستی سەر بەهێوشوەکە بەڵام کە وشیاری نەبوو ئەمەڕۆیە بۆیە تەنها خاڵەکە لەم دۆخە مرۆڤ ڕزگاری بێ وشیاریە کاتێژنێ لە ئەرک و مافی خۆی تێگا لە ئەرک و مافی بەرامبەرەکەشی تێگا کە ژنێکی ترە کاتێ پیاوێ لە ئەرک و مافی ژن تێگەشت وشیاری ئەوەی هەبوو تێگا کەویش ژنەکەی بەرامبەری وەک ئەو مرۆڤە ناتوانێت خۆی بەشکا لەگەڵی هیچی لەو زیاتر نییە بەڕاستی باشە ناسکخان ئەوە پیا و ژنی دۆمێنێ ئەمە لەکترازانی کۆمەڵاتی دروست ناکە مەسەرەن ئەمە دوو خێزان سێ خێزان کۆمەڵێک مناڵ لە هەردوولە ئەمانە بنە دژی یەک جۆرێک لە لێکترازانی خێزانی جۆرێک لە پەروەردەی خراپی مناڵ یعنی پیا هەیە هەژدە مناڵی هەیە ئەرێ هەژدە مناڵ بە چی فریایەکەویت خۆی پیاوێکە گوێ بەهست و شعوری ژنەکەی ناو ژنی تری بەسەر هێنا ئەم بابەتەی تریش لای ئاساییە بەڕاستی وایە ینی کارە کاتە باوکاتی ئەوەی سەرنجماندا بێ زۆرینەی ئەو پیاوانەی کە فرەژنی ئەنجامێن مناڵەکانیان بە جۆرە لە جۆرەکان ڕەحمیان بۆیان کەم ئەکە ینی سۆزیان بۆ باوکیان و هەستەکەن غەدریان لە دایکیان غەدر لە دایکیان کراوە بەڕاستی بۆ ئێمە کارەساتە لە ڕووی مناڵەوە ئەم جا پەروەردە مستەحیلە باوکێ بتوانێت فریای پەروەردی دوو خێزان بکەوێ ئەو زۆر جارژیان بە شێوەیە قورس بووە فریای پەروەردی یەک خێزان ناکەوی چ جاوی دوان و سیان و چوار خێزان زۆربەی ئەوانە کە فرەژنی شەکەن کەسانی فەقیر حاڵن ئەوامن لە گەڕێکی شعبیان زۆران کرێکارن بەڵە بینیمانە چادری هەڵداوە 24 مناڵی هەبووە هەر لەم کەناڵی بەڕێستانەوە ینی دابەزە 24 مناڵ لە ژێر چادرا سێ ژنی هێناوە ینی تۆ بەچی ئەمە بەچی یاسایەکی دینی و ئاسمانی و زەوی ئەمەت ئەنجام داوە هەر لە یاسای دینیش ئەمە جێ نابێتەوە بەڵام ئەو باسی مناڵ ناکە ئەوەتەڵێ ئەگەر توانیتان داد پەروەر بن ئەگەر نەتانتوانی واش مەکەن یەکێکیان هەڵوا لە خۆمان پێڵەن تالوق هەر نەچن بەلای ڕاستە من خۆم زۆر بڕام بەوەی دادپەروەری لای من شتێکە لای ژنێکی تر شتێکە ڕەنگە من بە جۆرێک لە تەموحم بۆ ژیان زۆرتر بێ هەست و سۆزم بێ خۆشەویستیم بێ ڕەنگە ژنێکی تر دادپەروەری لای ئەوە بێ جزدانەکەی پڕ بێ مەکسیەکەی جوان بێ ڕێگەی بن بچێتەوە ماڵی باوکی ینی بڕوا بکە دادپەروەری ئەگەر پێناسەی گشتگیر نایگرێتەوە لە کەسێک و بۆ کەسێترە گۆڕە ڕەنگە ژنێمی بۆ بکاب لە پیاوەکەم باشە ڕەنگە من بەپشەوە نەبم ئەمەشم بۆ بکرێ ئەگەر هەست و سۆسم ڕانەگیرێ پیاوەکەم بە باش نەزانم بۆیە دادپەروەری لای من و ژنێکی تر جیاوازە جیاوازە ویستی مرۆڤ دادپەروەری دیاریەکە ویستی مرۆڤ ینی ئەم ژنە چی ئەوێ لە ژیانە ڕەنگەم کەمی بێ بۆ ژیان ئەم پیاوە بتوانێت بۆی دابینکە بەڵام ژنێکی تر کە وشیار و زۆری ئەوێ بۆ ژیان ئەم پیاوە ناتوانێت هەنە لە کۆمەڵگە زۆر دوا کەوتۆکانە تعدود ئاسە بۆ نمونە لە عێراقا لە جنوبی عێراق فرەژنی ئاسایی ئەگەر پیاوێک دو سێ ژنی نەبێت لەوانەیە عیب بێ مەسەلەن لە وڵاتی چۆک نێجیریایە ئەگەر پیاوێک ژنیە بێ خەڵک بە پیاوی نازانێت ژنەکەشی بە پیاوی نازانێت خۆی ئەمە پەیوەندی بە وشیاری ئەمە دواکەوتویە اینجا ئێمە بەڕاستی سیاسەتی وڵاتیش تەسیری لەسەرمە هەیە سێرەکەی لە وڵاتانە کە جەنگ زۆر تێدا لە برێەوەی سیاسەتێکی حەکیمانە بکەن و جەنگ نێڵن دێن پیاوەکانیان بە کوشت دواتر دێن و ئەڵەن ژماری ژن زۆر بووە با ژنەکان سەر بەهێوش بکەن یان سیاسەتێکی تریان نییە جەنگ ڕاگرن و پیاونێن بە کوشت لە کۆمەڵگەی عێراقی پیاو زیاترە لە خەڵک ئەوە نابینێ ئەوە بینە جەنگ ڕۆیە و پیاو ئەچێ بۆ جەنگ ئەی ناخۆ بە سەرژمێری پیاو بەڵام ئەوە نابیندێ لەبێت تۆ کۆمەلگاکەمی خوێنەوار نییە بیانوە هەمووی بیانوە حتا ئاینی شۆکو بیان و بەکارهێنرێ کام لەوانەیە کە فرەژنیان ئەنجام داوە کەم و کوڕێ لە خێزانیانە هەبووە یان چون بێوە ژنێک بێنن کە پەکی کەوتووە ینی بەڕاستی ئەگەر بێوە ژنێکێنن بۆ نونە ڕوخساری جوان نییە بە جۆرێک لە جۆرەکان ڕاستی ماڵێن هەموو مرۆڤێ جوانە بەس بمانەوە نەمانێت کۆمەڵێک ژن هەن زۆر جوانن کۆمەڵێکشن بەم شێوە سەرنجڕاکێشنین کام لەمانە چوو بێوە ژنێک بێنێ کە سەرنجڕاکێشنی و کۆمەڵێ مناڵ بەسەریا کەوتو لە ڕای خوا مەسەلەی فرەژنی لەم سەردەمەدا با بڵێن مناقەشەی زۆر بە دوای خۆیانە و خلافاتی زۆر پێ توای شریعەت چۆن ڕانوێتی فرەژنی بەڕێزت خۆی فرەژنی لە هەری ئاینی ئیسلام نییە بەڕاستی لە هەموو ئاینەکانە فرەژنی بۆ لە قۆناغێک لە قۆناغەکانە
ئەو هەیئەی تەشریعیەیان بۆ ئایەک و مەسەڵەن پیاوێکی ئاینی بووە یا هەیئەیەکی تەشریعی وەکو مەجامعی کەنەسی ئەو شتیان قەدەغە کردووە و بە گوێرەی بەرژەوەندی خۆیان و تێڕوانیان بۆ ڕۆژگارەکە. طبعا لە ئاینی ئیسلامی شا بە هەمان شێوە وەکو وتمان فرەژنی سەرەتا لە ناو عەرەبا کە ئاینی ئیسلام لە مەککە هاتووە هەی بۆ 100 ژنی هەبووە و ئەنواعی جۆری زەواج هەبووە. ئاینی ئیسلامی پیرۆز کە هاتووە بە تایبەتی لە سەردەمی مەدینەیە هاتووە ئەمەی هین کردووە سنووردار کردووە. کەسێک بۆی هەیە 4 ژن بێن یعنی زیاتر نهێنێ. کەسی وا هەبوو مسلمان بووە 9 ژنی هەبووە 10 هەبووە زیاتری هەبووە تەخیر کراوە یعنی مەجالیان ناوەتێ دەرفەتیان ناوەتێ کە 4 دانە هەڵبژێرێ و باقی ئەوانی کە واز لێ بێنێ. خۆی بۆ خۆی فرەژنی لە ڕاستیان واجب و فەرزە نەسونەتیشە بۆ معنایی کە مەندوب بێت یعنی هەر ژنهێنان بۆ خۆی فەرز نییە. ئیمامی شافعی ئەو ئیمامە گەورە دەفەرمێ مستەحەبە بەڵام دەشێ واجب بێت بۆ کەسانێک کە ناتوان خۆڕاگر بن کە توانای جسمی و جەستەیی و ئەمانەیان زۆرە ناتوان خۆڕاگر بن لە بەرامبەر ئافرەتە بۆی تووشی تاوان نەبن. بڵێ سنەتی ژیانە. بەڵێ سنەتی ژیانە بۆ کەسێک کە ناتوانێت خۆی ڕاگرێ بۆی تووشی خراپە نەبێت واجبە بەڵام بە شێوایەکی گشتی مستەحەبە وەکو ئیمامی شافعی ژنهێنان بەگشتی هەندێک ئیمام ئەڵێن واجبە طبعا ئەوانیش کە دەڵێن واجبە خۆی فقه هەموو حکمێکی فقهی تعلیلی هەیە بەڕاستی بەشی زۆری لەگەر هەمووشی نەبێت لە 100 تا 99 تعلیلی هەیە یعنی هۆکاری هەیە بۆ ئەوانی کە یعنی هەر ژنهێنان بۆ ئاری کە ناتوان خۆڕاگر بن لە بەردەمی مۆغرەیات و لە بەردەمی ئافرەتە تووشی تاوان نەبن تا ئێمە زانین زینا و سیرکردنی ئافرەت و کۆمەڵە شت هەیە حرامە لە شریعەتە ئەوە واجبە. ئەمجا ئایا قسە لەسەر فرەژنی بکەن فرەژنی وەکوتم ئەگەر خۆی زەواج واجب نەبێ بەڕەهایی فرەژنیش بە هەمان شێ واجب نییە دەڵێن دەتوانین بڵێن شیاوە کە بە عەرەبی یعنی مباحە بەڵێ بەڵام فرەژنی ڕێگەی پێدراوە کەسێک توانای هەبێ بۆ حتا هەندێک لە ئیمامەکان دەفەرمونون بۆ نمونە مەسەلەن محەممەد عەبدە و ڕەشید ڕەزا کە حالا ئەڵێن بۆ زەروری نەبێ پێویست نییە بەڵێ ئەگەر کابرا زۆر زەرور بێ دەشێژنی کە بێنێ بەڵام ئەگەر زەرور نەبێ ئەسڵ ئەوەیە کە کەسەکان یەک ژنیان هەبێت بەڵگەیشان زۆرە حتا حەزەتی ئادەم کە باوکی ئەمبیا و باوکی بەشەریەتە یەک ژنی هەبووە هیچ بەڵگەیەک نییە کە لە ژنێک زیاتری هەبوو. من ئەوەی سەرنجی ڕاکێشام ئەڵەن کاتێک عەلی کوڕی ئەبی تاالب ئێوێ ژن بێنێ بە سەر فاتیمە پێغەمبەر نایەڵێت ئەمە تایرە ئەمە ناکات ئەوەی کە حاکم ئەتوانێ قەدەغەی تەعادود بکە بە مەرج مەگەر بە مەرج نەبێ یعنی هەڵە وەنیە ینی خۆی چونکە مباح خۆ حاکم ئەتوانێ قەدەغەی بکە. جەنابی مامۆستا ئێمە کاین سەیری دەقەکەین هیچ دەقێک بەتەنها سیر ناکەین ئەو حکمی لێ دەربێت ئەخر با بگەینەوە لە زمنی سیاقایە سیاقی قورئانی و ئەگەر تۆ تۆی دەقێک بێنی وەکو وەلا تەقرەبو الصەلاتەکەی لێ و ئەنتم سوکاڕاکە نەخوێنیتەوە ئێمە کاین سەیری دەقەکەین دەقەکە لەکوێیە فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع لە پێش ئەوەیە باسیەکە وەقسطوا في اليتامى باسی ئەو کەسانە ئەکا کە ڕیعایەت چاودێری هەتیوان دەکەن بۆی تێکڵاو بە خراپە نەبن بۆی تووشی خراپە نەبن بۆیان هەیە ژنی دووهەم و سێهەم بێنن چونکە ئەمە تێکڵاوە بە ڕەهەندی ئابووری و ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی سیاسی ژۆک و جەناب دەڵێ یعنی تۆ لە سەردەمێکە کە هیچ دامەزراوەیەک نییە خزمەت بە هەتی بکە هیچ دامەزراوەیەک نییە خزمەت بە بێوەژنەکان بکات و ئیشیش نییە بۆیان لەم کاتەیە ڕەهەندە کۆمەڵایەتی و ئابوووریەکە دەوری هەیە یعنی وەکو ناچاریەکە لە کۆمەڵگەی خۆمانە لە سەردەمی تۆ بزانێت لە سەردەمی کشت و کاڵیا جاری واوە کابرا سێژنی هەبووە پێویستی بە دەستی کار بووە ئەم دەستی کارە یعنی ئافرەتەکانیش هێندە مەشغوڵ بوون پیاوەکانیش هێندە مەشغوڵ بوون
یعنی ئەوە وەکو پێویستیەکی سەردەم و شتێکی کۆمەڵایەتیە خۆی گرێبەستی ژنهێنان گرێبەستێکی کۆمەڵایەتیە بەڵام ناتوانین ڕەهەندە دینیەکەشی لێ بکەینەوە چونکە ئێمە پێمان وایە ڕەهەندی دینیەکە ئەبێ تەزەلوم نەبێ یعنی ئەبێ بەدادگەری معاملەیانکەی ئەبێ کۆمەڵێک قەزایی نەسەبە قەزایی اختیلاتی ئەنسابە یعنی ئەبێ ئەو مناڵانە باوچیان دیاری بێ و بزانن لە چێوە سەر دوای ئەوش کەسی مەعیل کە باوکە بە زۆری ئەم باوکە دەبێت ئەمانە نەفەقەیان بچێشێ لەبەرەوە سەردەمەکان جیاوازن وەکو جەنابە وتە خۆشەر نییە هەچی مباح بێ ئیتر هەرکەس بە زەوقی خۆی بێ ئێمە دەزانین بەندایەتی کۆیلایەتی شتێکی مباح بووە هەتا سەردەمی عەباسیەکان و دوای عەباسیەکانیش سەردەمی عوسمانیەکانیش هەبووە بەڵام ئێستا دەکرێت مامۆستایەکی ئاینیە من بێم بڵێم لەبەر ئەوەی کۆیلایەتی شیاوە مەباحە دێم کەسێکەکەم بە کۆیلە ناشێ یعنی ئێستا تەحریم کراوە هەموو مەجامیعی فقی ئەڵێ جاریشکە ناپێ بگەڕینەوە بۆ تەحریم کراوە قەدەغە کراوە قەدەغە تەحریمش کراوە قەدەغەش کراوە تەحریم معنایشی دینی هەیە معنە هەر بە معنە دینەکەش قەدەغەیە چونکە ئێمە لە ئاینی ئیسلام خۆی لەگەڵ کۆیلایەتی نییە و چەند ڕێگای داناوە بۆ ئەوەی کۆیلایەتی بن بڕ بکە وەکو ئەوەی کە ئەبینین کەفارات و نازام چی نامانێ بچینە وردەکارێکی کەواتە ئاینی ئیسلام خۆی دەیەوێ کۆیلایەتی نەبێت بەڵام مامۆستا با پرسیارێکی تر بکەم لە شریعەتە سنوورێک دانەنتەوە بۆ فرەژنەی بە معنای هیچ شەرتێک نیەتە وایە مەرچەیە چۆن لە ئاەتەکە سیرکە فإن خفتم أن لا تعدلوا فواحدة مەرجەکان چەند مەرجێک هەیە یەکەم کەسەکە ئەبێ توانای جەستەیی هەبێ توانای ئەوە بێ کە یەک ژن دوو ژن سێ ژن تا چوار ژن بتوانێت ڕازیان کە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە مەرجێکیکە ئەوەیە بتوانێت نەفەقەیان بکە یعنی بە خێویان بکە مەرجێکیکە ئەوەیە کە بتوانێت مناڵەکانیان بەخێوکە و مەرجیشکە ئەوەیە عەدالەت بێ دادوەر بێ لەگەڵیانە دادوەر طبعا وەکو ئەڵێ وەلا تەمیل كل المەیل ناتوانین لە ڕووی عاتفیەوانێ کە کەسێک مناڵەکانی خۆی یعنی جیاوازیەکە لە خۆشەویستێ بەڵام دەتوانێت لە ڕووپێدانیان دەتوانێت لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنەوە ئەبێ عادل بێ لەگەڵیانە ئەم مەرجانە هەیە بەڵام سەردەمەکان وەکو جەنابە دوتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕێبگری بکا لە عەلی معنای وایە پێغەمبەر کە حاکمی وەقت بووە کە ئیمامی ئومە بووە کە پێغەمبەری ئومە بووە ئەوە بۆی هەیە ئێمە دەبینین زۆر حکمی کە هەیە لە زمانی حەزرەتی عومەرە نمونەمان هەیە مؤلفەت القلوبهم ئەوانەی کە تازە مسلمانن ئەوە بوو بەشێکیان لە زەکات هەبوو حەزرەتی عومەروتی پێویست ناکە تازە ئیسلام واضح ڕوونە چێ پێ خۆشە بابێ چێ پێش خۆش نییە پێویست ناکە بە ئێمە بین بەرتیلیان بینێ نەهێندەینێت تەواو و دەستی ساڵێکی بڵین نەهامەتی هەبوو کە باران نەبوو کە دەغڵودان کەم بوو خەڵکێک ناچار دزی ئەکرد حەزرەتی عومەر دەستی نەبڕی یعنی مەبەستە ئەوەیە کە حاکم گرنگە یعنی پێگەی حاکم پێگەی ئەوە کە پێی ئەڵێن ئیمام و پێگەی دەوڵەت بەگشتی پێگەیشی گرنگە ئێستا مەسەن لە یاسای کوردستانە پیاو کە ژنی دووەم بێنێ بێ ژنی یەکەم ڕازی بکەوە نیە بەڵێ محەممەد عاشور ئەوەی کابرایەکی گەورەیە لە بواری تەفسیر و لە بواری ئەوەیە ئەوش پێی وایە ئەڵێ نابێ ئەڵێ تۆ ئەگەر بچووی ژن بێنی هیچ درۆ لەگەڵ ئەڵێ جارێکە درۆ یعنی من مەبەستمەوە بوو هیچ حکمێک بە تەنها وەرناگیرێ ئەبێ لە سیاقی قورئانی و لە سیاقی بەها باڵەکانی ئیسلام ئەبێ لێرەوە بەسمان مەسا چێ گوێ ئەیە بەوانەیە ئەخر خۆی کێشەکە لێرەیە ئێمە مەسەلەن مامۆسایەکی ئاینی ئیتر خەڵکی فەقیر واهینەکە کە ئیتر ئەبێ بە مەرجع بەڵام ئێمە پێویستیمان لە ئێستادا دنیا زۆر بەرەو پێشکەوتووە بەڕاستی هەموو پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان هەمووی گۆڕاون پێمەستەمان بە دامەزراوە هەیە منی مامۆسایزان کۆن ناتوانم یەک حکم بڵێم و تەنها ڕەئی من بێ کە مؤسسەت هەبوو دامەزراوت هەبوو ئەبێ خوێندنەوەی کۆمەڵایەتی خوێندنەوەی دەرونی
خوێندنەوەی ئابووری بۆ کۆمەڵگاکە بۆ تاکەکان لە ئێستادا زۆر جیاوازە حتا پەروەردەی مناڵ جیاوازە. ئەمجا شتی کە هەیە لە ئاین بۆ منوتم پەیوەندیکی زۆر ڕەهەندی ئاینیشی هەیە ژنهێنان و شوکردن و ئەمانە ڕەهەندە ئاینیەکەی چییە؟ باشە ئێستا من مامۆسای زانکۆم لە 60 تێپەڕێوم زیاتریش لە نیوەی 60شە. یعنی بەڕاستی لەم بارودۆخە ناهەموارەیە کچێکی گەنج ئامادەیەشووە منکە بەڵام من ئەبێ قبوڵی نەکەم بۆ چونکە دەزانم زوڵم ئەەکەم چونکە ئەزانم ئەوە ئەبێتە ئیستیقلال بەرامبەرەکەم زروف و بارودۆخێکی هەیە ناچارەکە من قبولکە بەڵام من ئەگەر ئەمەوێ مسلمانی ڕاستەقین ئەوەی کە لەوە سەرفی دەکەم با بۆ کوڕەکەم یا برازاکەم یا کەسێک هەجارە ینی سەیرەکە ئێستا زۆربەی سەرکردە ئیسلامیەکان تعادو دەکەن ینی هەلای خۆشمان ینی چ مەجبورن ینی واللهی لە ڕاستیەوە کوتم ئیسلام تەنها ئێمە سێ ڕەهەندمان هەیە لە ئیسلام الئیمان والئیسلام والئیحسان یعنی تەکاملی ئیسلام بە ئیحسانە ئیحسانش بریتە لە چاکەکردن لە هەموو بوارەکانە یەکێک لەو بار و سێکتەرانە سێکتەری اقتصادی و ئەمانەیە منێک یا جەنابەت بەم تەمەنەی ئێمەوە لە باتی ئەوەی بین تەمەتوع بکەین و تەنها بیر لە خۆمان و ئەمانە با بیر لە کۆمەڵی شت بکەینەوە یەکەم جارێ ئەو مناڵە کە ئەبێت ئێمە مەسەلەن من لەوانێ 20 ساڵ یا 5 ساڵ یا ساڵێکم لە تەمەن دوایەوە ئەو مناڵانە بۆ هەتیو بکەم بۆ کۆمەڵی خەڵک بخەمە ناو کۆمەڵگەکەوانێک کە باریان نار بێت بۆ لە باتی ئەوە مەسەلەن من ئەگەر ئەمەوێ ئەوە بکەم با بێم پردێک دروستکەم با بێم قوتابخانەیەک دروستکەم با بێم مزگەوتێک دروستکەم. لە کۆتاییدا وەک دەردەکەوێت پرسی فرەژنی لە ئاینیشدا هیچ پێگەیەکی نییە تەنیا ئەوەیە ڕێگە پێدراوە بۆ کەسانێک کە پێویستیان پێبێ نە سونەتە نە لە شەعائیری ئیسلامیشە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لەم سەردەمەدا فرەژنی دەبێتە کێشە و دەبێتەوەی تێکترازانی خێزان و کۆمەڵگە. سوپاس.